سڵاو ئازیزانی بەرنامەی مایکە سوورەکە بەرنامەی مایکە سوورەکە گەڕایەوە بە کۆمەڵێک خەڵات و پرسیاری زۆر تایبەت لەگەڵمان بن با بڕێن بپرسیم زانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە با بڕێن. چۆن هاتون بۆ فامیلی مۆڵ؟ وەڵاهی لۆ گەشتکردنەکە هاتین. لۆ چی هاتن؟ بۆ پیاسەکردن. باشە بەخێر بێن سەرچاو فامیلی مۆڵتان پێ چۆنە؟ باشە زۆر. بەلای تۆ زۆر خۆشە. هەر لە خۆشیابن هیچتان کڕیوان بۆ نانخواردن هاتوون؟ ناخواردن لە ناخواردن هاتوون. ئێ باشە دەیەڵە من پرسیارێکتان لێ یەکەم بەشک و ببنە خاوەن خەڵات و بچن بە فرینان خۆن باش نییە؟ فەرموو. حەستان لە تێکساس چیکن هەیە کنتاکی مریشکی کنتاکی؟ بەش حەز لێ؟ باشە پرسیارێکتان لێ دەکەم مەتەڵە بیبینی لەبەری ناکەی کە لەبەرت کرد نایبینی. تۆ دەڵێ چی و دوایی ئەمە لای تۆش بزانم بیری لێ بکەرەوە بۆتان دووبارەکەمەوە بیبینی لەبەری ناکەی کە لەبەرت کرد نایبینی. عەدەسەیە؟ نا بیگۆڕە تۆ بیرکەرەوە کفنە تۆڵی کفنە چۆن نزانی؟ خەرکە بیبینی لەبەر ناکەی بەڵام کە مردی بەخۆی لەبەرتەکەن و نایبینیتەوە وایە دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبەن فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێستام شنێک تێکساس چیکن لێ بە فرینان خۆن باشە بەدڵتانە شتێکی خۆشم بۆ باز ناکەن ئەمە چی پێکەنی؟ وەڵاهی ڕووخۆش. ڕووخۆشی؟ بێ باشە یا خوادایم ڕووخۆش بی بەسەراتێک خۆشم بۆ باسکە بە مایکە سوورەکە پێکەنی؟ بینید ئەوە کێ ڕۆی ئەوە من هەر یەم و تۆ هەرە ڕۆی وەرە بۆ پێشە وەرە بەرنامەکەی بەتان بینیوە؟ دیمە؟ مایکە سوورەکە بەر با مایکە سوورەکە مایکە سوورەکەت بینیوە ئەی تۆ؟ پێتان چۆنە بەرنامەکەمان؟ زۆر باشە دەستان خۆش بەلای تۆ چۆنە بەرنامەکەمان؟ باشە؟ بێ باشە هەر لە خۆشیابن زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کاکەگیان دەستە خۆش بێ سپاس کاتێک خۆش خواتان لەگەڵ سپاس. ئەو دوو کاکەیە توانیان وەڵامی پرسیارەکەم بزانن و ببنە خاوەن خەڵات ئەو دوو ئامۆزایە ئامۆزای لاملزەر ئێستا چن لە تێکساس چیکن بە فرینان دەخۆن ئێوەش وەرن سەردان بکەن بەڵکو کارتی تێکساس چیکنی فری ببەنەوە و بچن بە فرینان بخۆن لەگەڵ من با بڕێم زین کێتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات. سڵاو لەبێ؟ بەخێر بێن باشی؟ باشم سپاسەتە ناو چییە؟ دیار کاک دیار بەچی و سەرقاڵی چ کارێک دەکەی؟ کارفۆک شتەکەم لە کارفور کار دەکەی دەی لە شستاقی ئیشەکەتان قورس نییە؟ نا باش عیبی نییە ڕۆژانە خەڵک زۆر سەردانتان دەکات؟ بەلێ ئارێەوە باشە لە چ بەشێکا کارەکەیت؟ لە ناوڕەفەی دیان لە ئیدارەی ئیشەکەی ناو ساڵیم لە ناو ساڵی بەلێ باشە لە شتان ساغ بێ مەمنون لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ وەڵا باشم خراپ نییە بێ باشە ئەوە هاتووی لێرە ڕێستێک وەرگری؟ ئارێ وەڵا ڕێست ساکە بەخێر بێ شتێک خۆشمان بۆ باز ناکەی؟ وەڵا هەر ئیش و ماڵە لە کاتی ئیشکردنا شتێکی خۆش ڕووی نەداوە پێی پێ بکەنی؟ وەڵا ینی مشتری دێ؟ مشتری تێن غەڵەت تێ دەکەن مەسەن ئایتمێکی عرض دەکەن مەسەن بقلە مشتری سێت هەلگرن دەڕۆنەکن کاشێر فکراوات يعني وهذا باكتك بس عليها بالضبط فغلط يدقن بيجن والله بقلها نبسيتها راستكي وش تزور آلات كوا أزانن أو سعري كنسراوي أو نرخي كنسراوي يك كرتونة والله خو يك داني فغلط يدقن اشتيوها زور دروس دبن كلمة لاش تنصح بيسر كوتوبن إن شاء الله برسيارك اللي دكم والله ما كزاني دبي تخاون خلاص باشا برسيارك كمان أويا نعامة إيه زيدي أصلي شغلاتك نعامة دزاني نعامة شيء زام يعني الشندر بازاروية يعني بالله زيدي أصليكي كويا أفريقيا أوروبا أستراليا أفريقيا تقولي أفريقيا واو ما شاء الله زور زيدك بس خوش والله ما كان راسته بوي تخاون خلاتك ما بيبن فرمو أو خلاتي سيتي تايمة بوبريزت بله إن شاء الله سودي ليبيني سباس بوبرتاري كرني لك ممنون سباس تكم چیت هەیە بۆ بەرنامەکەمان؟ هەر سەرکەوتون بن انشاءالله بەردەوام بن بەرنامەیەوە زۆر باشە ینی
دەستەکان خۆش بێ سپاس دەکەم ممنون زۆر سپاس کاتێکی خۆش خوال لەگەڵ ممنون. سپاس دەست خۆش. دەکەم مەمنون باشی سلام علیکم. ناوی بەڕێزێ برافان. بەڕەفان بله. ئەی کاکە مؤمن کاک مؤمن بەڕەفان یانی چی يعني نابجوان وكو نامشیان با بێمە نێوانتان باشترە ئەو ناوە خۆشەکە لێ ناوی والله دايكم. دایکە بله. باشە تەمەند درێژ بێ بەچێ و سەرقاڵی کاک بەرەفان والله بإيش وكار وخيندون وماستر ويجي. تەلەمەی ماستەری بله. لێ قەلب ساق بێ ئیشەڵا قورس نییە کارەکەتان والله کاریشەکەی تو ئەش خوێنی والله باشا روا وكو بلاي اون ازتني اون ازت من هذا. لێ لەش ساق بێ کاک مؤمن تۆ بەچێوە سەرقاڵی عفواكم چ کارێک دەکەی بەچێوە سەرقاڵی أمل دخينم لزانكو كردستان بله؟ لا مدخينم لزانكو كردستان بەڵێ دەخوێنی لە زانکۆی کوردستان بزنس ومانجمنت دەی لەش ساق بێ یاخوا چۆنە هاتون بە فامیلی مۆڵ والله خوشة شتي نويان ساكر ديالو كريسمس عشان زور شتي تاكو توانج باشە هاتون بۆ پیاسەکردنیان بۆ شتکڕینیان بۆ نان خواردن هرسشان بۆ هەرسێکی بەڵێ، هەرسێکی. زۆر چاکە بەخێر بێن سەر چاو فامیلی مۆڵە پێ چۆنە هات بەرەفان والله باشا خوش. باشا؟ انا حتى اشتكت به مثلا اللي اطواني بدسي يعني. واو. اولي مثلا قرب بس كيف اشتكى بيت. خوش يعني بار قشتي خوشة. اشتكي ڕاستە ساك. زۆر چاکە بەخێر بێن سەر چاو بۆ سەلام، فامیلی مۆڵ سپاس. دوکانەکان زۆر بیان داشکاندیان کردووە ڕاستە، وێ. هیوادارم سوودی لێ ببینین لەو ئینشاءڵڵا، سپاس، داشکاندنە سپاس. شتی جوان بکڕن حەستان لە جلکڕینە والله لبوهاتي. لە بۆ جلکڕینە بەڵێ، وەڵا. زۆر ئەیکڕن والله تقريبا جل زۆرەکڕن حفتي الروجة كربي براي. والله بەڵێ. لەبەرەوەی دەوامتان هەیە بەڵێ. پێویستە زوو جل بالضبط. بکڕن والله راسك. زۆر چاکە لە شتان ساق بێ ئەی تۆ زۆرە حەز لە جلکڕینە أكيد زور زیاتر چی ئەکڕی جل ئەکڕی بۆن ئەکڕی زيادة تلك زیاتر زیاتر جل جل. زۆر اشتي حەز سرو چ زيادة ڕەنگێکە زۆر حەز لێیە كاس كيان شين زيادة کەسێک زيادة الكاسي زیاتر کەسێک ئەی تۆ رش. ڕەش بۆچی ڕەش والله رنگك حسن ليت المناليو. زۆر چاکە بەڵێ. ڕەش ڕەنگێکی جۆکەرە لەگەڵ هەموو بالضبط. چلێکی تراتوانی لە ڕاستە، بەریکی ڕاستە، وێ. زۆر چاکە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن والله باش عيمانيا. باشی زیرەکی ئەی تۆ او زيرك. ئەو زیرەکترە دیارە زۆرە خوێنیتەوە بروناك بودنتي بس مەسروف کەیتە کامێراگەمە دێک تۆس ئاوها زۆرە خوێنیتەوە أكيد زور زۆر دخيل باشە لە شتان ساق بێ باشە پرسیارتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە کورتترین ئاەت لە قورئانی پیرۆز کام ئاەتەیە کورتترین ئێستا دێمە لای تۆ دەزان بەس فکر دەکەم وەکات یا تۆ بیرکەرەوە با بچین بزانین کاک بەرەفان آياتي الكوثرنيا. ئاەت الکەوسەر بله. ئەی تۆڵێکی سوورەتی کەوسەر سورة كوثر عفوا. نا ئاسایە سوورەتی کەوسەر توش واڵیت دەست خۆش وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵاتێکم پێبن بۆ دوو برایە خەڵاتێکم پێبن دەست خۆش فەرموو ئەوە خەڵاتەکەی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێستان ئەوە دەچن لە تێکساس چکن بێ بەرامبەر نان دەخۆن سپاس، باشە سپاس، زۆر خۆشحاڵ سپاس خۆشحاڵ بوو وەرە لامەوە بۆ دووری پێتان خۆشە بوونە خاوەن خەڵات بله طبعا. ئەڵێ خۆی خەڵاتەکە چەند بچووک بێیان چەند گەورە بە مویمەوە ببیتە بالضبط. خاوەن خەڵات زۆر ڕاستە، خۆشە حتما. خەڵات دەبێتەوە بەڵێ. لەگەڵ ئیشوکارە کە ڕۆژانە بە ئیشوکارە سەرقاڵن بەڵێ. مەجالێکتان هێشتۆتەوە بۆ خۆتان یعنی بچنە دەرەوە ڕێستێک وەرگرن اكيد حتما. چکەوە زۆر پێویستە بالضبط. وای بەتایبەت وێ. کە تۆ تەلەبێ ماستەری وێ. زیاترە بێ هەوڵبەی زیاترە بێ بخوێنی ڕاستە. بەڵام پێویستی شەگا لەگەڵی کات بۆ كاتي خۆت خطر بالضبط زۆر راسا. چاکە شتێکی خۆشم بە باز ناکەن والله وكو قراني وتخوم زو برادر نا گۆرانی نەشەر نییە گۆرانی سوورەتێکی قورئانی پیرۆز نوکتێک بەسەر هاتێ اما انا خوشنا يتر اگر برادركم اشتكي همين. شتێکی خۆش لە کاتی دەوامە لە کاتی کارکردنە لەگەڵ ئەو برادەرەتە شتێکتە یادگارێکی خۆشتانە بێ بۆمان باسکەن والله شتێک لەو مێشکم نایەتە لەو کاتێ هیچ شتێک بە مێشکتانە ئەی تۆ لەگەڵ ئەم برادەرەتە هیچ یادگارێکی خۆشە نییە خوي هروكو بلاي خزمي خوما. بەڵێ خزمن بله تقريبا تاكو مثلا بلين حتى بصالي عملت تكنولوجي. بەڵێ رجع كتلفون بوكر قلت نايم امنا قلت كاكم بونا يا براين دروا. قلت
وتی باشە با بڕێن وڵی تێکتری مادی نەمزانەوە منە گەورە بووە وتی باشە سیستەمرە چەنە 29 گوتی سەرمە 22 خۆشم 23 هاوەکو بڵێت تووشی شۆڵ سەد بووی شتێک بە لەمێ یەکترمانە دی بوو بچووک بوون یەکترتان بینی کە یەکتان بینی و ماشەڵڵا هەردووکان زەلامێکی گەورە بوون زۆر باشە تەمەندرێش بن ئینشەڵڵا هەموو کاتێ لە خۆشییا کۆبوونەوە سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کات مۆمینیان دەستان خۆش بێ کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس ئەو دوو خزم و برادەرە توانیان ببنە خاوەن خەڵات دەچیم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی مایکە سوورەکە لەگەڵمان بن ئەو خێزانە جوانە سڵاوتان لێبێ باشی کاکە سپاس دەکەم خاتونگیان باشی سپاس دەکەم نای بەڕێزە ئیلهام بەخشە ئەی تۆ کاردۆ کاردۆ تازە زەواسان کردووە دەی باشە ئیشەڵڵا بەختەوەرە بن دڵخۆشە بن چۆن هاتون بۆ فامیلی مۆڵ بۆ سینەما و بۆ پیاسە و شتکڕین و کۆتایی ساڵا داشکانن کراوە حەسان لە جلکڕین هەیە جلوبەرێک دەکڕین زۆر جار بەڵام بە بۆنەی ئەوەی کە ئەوڕۆ حەزم دەکرد پیاسەش پێکۆ بکەین شتێکی جوانی بۆ خەڵک ئەی دەست خۆش بێ ئیشەڵڵا هەموو کاتێک ئاوا بەختەوەر ئەبن زۆرم پێخۆشەکە دوو هاوسەر ببینم بەیەکەوە ئاوها دڵی یەکتریان لا گرنگ بێت و دیاری بۆ یەکتر بکردن و بهێنێ بۆ پیاسەکردن و بۆ شتکڕین و ڕاستەکەن نەسیحەتان چێ بۆ گەنجەکانمان وەڵا هیوادارم ئەو کەسێک کە ینی ژنی نەهێناوە ژن بێنێەوەی هێنایەتی ئاگای لێ بێ وەکو ڕەحی خۆی خۆشی بێ ئێمەش بەو هیوایان ڕێزی بگرێ دڵی ڕابگرێ وایە بەڵێ ڕێزی بگرێ و دڵی ڕابگرێ و قەت دڵی نەشێنە لە ژێر دەست خۆش بێ تەواوە ڕاستە ئەی تۆ نەسیحەتت چییە بۆ گەنجەکانمان هیوادارم ئەوەی زەواجی نەکردو زەواج بکا و ژیانێکی خۆش بێکەوە ئیشەڵڵا بەو هیواین ئێمەش ئیشەڵڵا پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە پێتان خۆشە زۆر چاکە باشە پرسیارەکەمان ناوی کەسایەتیەک یان شاعیرێکی شاری کۆیەمان پێ بڵێن ناوی شاعیرێکی شاری کۆیەمان پێ بڵێن ئاسانکاریتان بۆکەم باشە حاجی قادری کۆیی حەبسەخانی نەقیب هەژار موکریانی حاجی قادری کۆیی دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن ئەوە خەڵاتی براندی ئێڤرۆشەیە بۆ بەڕێستان بابەتی جوانکاری پێست و کرێماتە ئیشەڵا سوودی لێبینن زۆر خۆشحاڵ بووم شتێکی خۆشم بۆ باز ناکەن چ باسکەین لەو ئەوەی لە کامەی لەو زروفە عیبت چییە؟ زروفە عیبینە ماشەڵاوتە هاتووی وە پیاسە و ئەو کچە جوانە بۆ بە خێزانت و شەڵا بەختەوەرە بن و خێزانێکی جوانن بەیەکەوە شتێک خۆشم بۆ باسکە لە کاتی پرۆسی هاوسەرگیریەکەتان ڕۆژی مارەکردنەوە شتێکی خۆش بووی نەوە بەنەوەڵات ڕووینەدا دەبۆم باسکە دەی لە عەجەلەیەش شتم زۆر لەبیر کردێ میساڵەن چوون بە دوایەوە ساعت 6 سبەینە چوومە هەتا مەغریبێت داکو بابی دەی وەرە کاکە کەینێ دەیهینەوە نۆ ناهینەوە لەرە دەرکراینە یعنی دەستگیریان بوون ئاو کاتی دەرکرا ینی ساعت 6 شۆ بە شوێنیا زۆر زۆر حەزە کردەوە بیبینی دیارە یعنی کچم نهات بەیەوە ودی هەر نەهات بەیەوە باشتر بوو هەر لە خۆشییا بن ئیشەڵا هەموو کاتێ بەختەوەر بن زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس خواتان لەگەڵ ئەو خێزانە جوانە وەڵامی پرسیارەکەی مایکە سوورەکان زانی و توانیان ببنە خاوەن خەڵات با بڕۆیم زانی کەیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن باشی؟ سلام نای بەڕێزە؟ ناوم سەفینە کاک سەفینە بۆ هەرە ڕۆی ئەی چی بکەین قسەم بۆ بکە پرسیارە لێ دەکەم دەبیتە خاوەن خەڵات فەرموو بەچیەوە سەرقاڵی چ کارێک دەکەی بە باجارێت دوو قسە بکەین مامۆستام مامۆستای توانێکی بابەتی کۆمەڵایەتی کۆمەڵایەتی خۆی زۆربەی زۆری تەلەبەکان ئەڵێن کۆمەڵایەتی دەستێکی وشکە وایە نا بە پێچوانەوە زۆر خۆشە بەلای منەوە زۆر خۆشە چکە من خۆم تەلەبەی ئەدەبیش بووم بە دڵنیایی زۆر بەلامەوە خۆشە بەڵام زۆربەی قوتابیەکان وا دەڵێن ناوەکو مەجالەکانی تر نییە مەسەڵەن خۆ ئەمە مامۆستای فیزیانینە فیزیا بابەتێکی وشکە بیرکاری وشکە
بابەتە زانستیەکان بە شێوەکە گشتی بەڵام بابەتە کۆمەڵایەتەکان مڕونەتە شتێدایە چونکە زۆربەی ڕووداوەکان من اختصاصم تاریخەوە تەڵەبەی دکتۆرامە لە زانکۆی سەلاحەدین سوپاس ئیتر ئەو بابەتانە لەبەرەوەی ڕەبتی بە شێوەژێت لە شێوازەکان بە ژیانی خۆمانەوەیە وش باسی ژیانی کۆمەڵایەتی مرۆڤ دەکات لێرە بەڕێی من نا بابەتێکی وشکنی وایە ڕاستەکە بەلای منی شەوانیە زۆر بابەتێکی خۆشە بەڵام من قسەی زۆری نەم کرد قوتابی ئاها زۆر مشکلەی هەیە جاری وایەڵێ لە مێژووەکەیان لە جوگرافیەکەیە قورسە بەلامانەوە تۆزێ تاریخەکەیان بۆ لەبەر ناکرێیانەوە تا خۆی ئەگەر ئەدەبی بی لەبەرکردن زۆر ئاسانە چونکە ئەو دابەشبوونە هەیە مەسەلەن خەڵکی وا هەیە مەسەلەن زیاتر بەلای بابەتە کۆمەڵایەتەکان و تەڵەبەی واشمان هەیە زیاتر بەلای بابەتە زانستیەکان ئیتر حاڵەتێکی نۆرمالە لە مرۆڤ وانە هەموو مرۆڤێک 100% لەوەیەک بوارە زیرەک نییە هەیە باشترەیە باشترینە هەیە کەمترینە بەدڵنیایەوە مامۆستاگیان لەگەڵ قوتابەکانە نێوانە چۆنە برادەریان مامۆستا و تەلەبەر وەڵا ناکرێ منەوە قسە بکەم دەبی خەڵک شایدی منەوەوانە بەڕێی خۆت لە کوردەواڵی دەڵێن کەس بە دۆی خۆی نارێت ترشە نازانم ئەوە چی پێڵێت هەر ئەوەیە بەڵام نا بەجددی لەبەرەوەی لە پەروەردەی نوێ پێویستە مەسەلەن ئەو فەراغە کۆتایی پێبێ لە بینی مامۆستا و قوتابی و بەڕێی من هەر مرۆڤێک بیەوێ لەوانیت کە تێبگا و بیەوێ کاریگەری لەسەرەوانی کە دروستکە دەبی لایانی کەم بەشی ئەوە تێگەیشتن هەبی لە بینی مامۆستا و قوتابی لەوە تو بتوانی ئەو پەیامەی کە دەتەوێت ئەو بابەتێک کە دەرس مەسەلەن تێیدا دەتەوێت تەڵەبەکەی فێرکەی قوتابیەکەی فێرکەی حتمما دەبی مەسەلەن تۆزێک برادرایەتی هەبی بەڵام لەگەر شکاندنی سنووریش نیمە چونکە مامۆستا خصوصیەتی خۆی هەیە و پیرۆزی خۆی هەیە بەدڵنیاییەوە پیرۆزیش دەبی لە چوارچێوەکی دیاریکراو هەرچەندە مەسەلەن دژیەوەش مامۆستا زۆر مەسەلەن احتراما لەوانەیە گەر 50 ساڵ بەر لە ئێستا بگەڕێینەوە ینی جۆرەك لە مەسەلەن ترسێک لە مامۆستا هەمیشە هەبوو مامۆستا وەکو بوونەوەرە پیشان دەدرا کە بەوەردەوام مەسەلەن ئەو ترسێنەرە بەڵام خۆی لە ڕاستیدا بەڵام لە ڕاستیدا مەسەلەن لەگە کرانەوە دنیای نوێ و پەروەردەی نوێ بەڕێی من پەروەردەی نوێ لەسەر ئەوە بنیاد دەندرێ تەڵەبە سنتراڵە دەبی لە هەموو شتەکان هەر سنترال ینی بۆ مانایی کە تەڵەبە دەبی قوتابیەکە بە ئاراستەیەک ببردرێ بتوانانی مامۆستا فێری بکاتن وەش لە ڕێی پەیوەندیشی تۆڵ لە نێوان مامۆستا وزای دەم قوتابی دروست دەبی و جۆرێک لە پەیوەندی لە بینی مامۆستا و قوتابی هەیە لە کلاسە بەڵام لە دنیای دەرێ مەسەلەن جۆرێک پەیوەندی هەیە بەڵام ئەو پەیوەندێت تەمان دەبی چوارچێوە ڕێژ بکرێت ئەکید لە سنووری خۆیە هەموو شتێک لە سنووری خۆشە لە ساغ بێ و سەرکەوتوبی مامۆستاگیان پرسیارێکمان ئامادەیە بەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەرنا ئەبێتەوە بە سەراتێک خۆشم بۆ باسکە لەگەڵ قوتابیەکان بزانین چی خۆش ڕووی داوە فەرم چێشن پرسیارەکەمان کۆتا سوورەتی قورئان کامە سوورەتە کۆتا سوورەت بەڵێ طبعا یەکەم سوورەت دەزانانی اقرأ باسم ربك الذي خلق بس والله بەداخەوە کۆتا سوورەت ئاسانکاریت بۆکەم ئیخلاس ناس فەلەق ئیخلاس ناس فەلەق لەبەرەوەی زانیاریەکەم دقیق نییە وەڵامەک نادەمەوە چونکە بەجددی هەردەمەوە ئەوەش بکەمە دەرفەتە لەوەی بخۆز بوو مەرج نییە مامۆستا هەموو شتەکان بزانی وانە هەموو مرۆڤێک شەرت نییە 100% لە هەموو بوارەکانە کامل بێت با ئیخلاس بی تۆ دەڵێ ئیخلاسە بەڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە مامۆستاگیان بوویتە خاوەن خەڵات ئەڵخەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بۆ بەڕێزێت دەستنە تێکساس چیکن لێ بە فرینان دەخۆ دەستان خۆش بی و زۆر سپاس ئەم خۆشحاڵ بوو من زیاتر گەورەت کردین بەرنامەکە دەوڵەمەندتر و جوانتر کردین سپاس دەکەم خۆتان گەورن و سەرکەوتوو بن مایکە سوورەکەشە وزام نازانم خەڵک لێ ترسێ بەڵام ئەو حالە نیوانە مامۆستاوانیەوە تۆ لەگەڵ قسەت کردووە بوو طبیعی و زۆریش نۆرماڵ سپاس دەکەم مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم بە سەراتێکی خۆشمان بۆ بگێڕە مامۆستا لەگەڵ قوتابیەکان وەکو ڕامگرتی بە سەراتەکەشمان بۆ باسکە من بە سەراتی خۆشمان زۆرە بەڵام من لێرە دەمەوێت بە سەراتێک بژێڕمەوە کە ڕۆژێکیان لە ئەسنای وەکو دەڵی شیکردنەوەی بابەتێک بووم لە ئەسنای پۆلی 12 طبعا ئەمە شارێکمان هەیە بە ناوی ئامەد و پایتەختی مێرنشینی بادینانیش ناوی ئامێدیە لە ئەسنای قسەکردنەوەوانە تۆزێک پەلەم تێدا کرد ئەو دووناوەم تێکەڵ کرد یادی بەخێر ئێستا ئەو کەسەی باسی دەکەم مامۆستا هەرخۆی ناوی ئەڤینە تەڵەبەم بۆ وتی مامۆستا ببوورە بەڵام ئەو دووناوە تێکەڵ کرد ئەمش گوتم ئۆکەی تەواو قسەکە زۆر تەواوە و دەستخۆشیشم لێ کرد زۆر سپاس کە لۆت ڕاستکردنەوە تۆڵای گوتم بەس لۆ بە ترس وە دەبێت لەبەرەوەی مامۆستامە فێر بووینە کە ڕەخنە لە مامۆستایەک دەگرین ئەو زۆر لێمان تووڕە دەبی گوتم نا بە پێچەوانە ئەم پێی گەورە دەبووم و هیوادارم هەر شتێکمان هەڵەبوو لێمان
قبولی پەنیوەلۆمان ڕاستکەن ئەو یەک لە بەسەرهاتەکانە هەموو دەڵێ ڕەهەندە کشی تێدایە لەبەرەوەی مەرجنی ئێمە هەڵە نەکەین ئەمەش مرۆڤین و هەڵە دەکەین هەرچەندە لە منتەڵەقی تەڵەبەوە لە ڕوانگەی تەڵەبە وایە کە مامۆستا قەت هەڵە ناکە بەڵام خۆی لە ڕاستیدا وانە وایە مامۆستاش مرۆڤە وەکو ئێمە هەر هەڵە دەکات و هەندێشت هەیە دەزانێ و شایستەی لۆ ڕاستکردنەوەش وایە زۆر سپاس مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خوار لەگەڵ سپاس مامۆستاگیان زۆر سپاس بەڕاستی نمونەی مامۆستای دڵسۆز و میهرەبانە هیوادارم هەموو مامۆستاکانمان بەو شێوازە ببن بە برادر لەگەڵ قوتابیەکانیانە و چاوەڕێ بن کە قوتابیەکانیان ڕخنەیان لێ بگرن هەڵەیان بۆ ڕاست بکەن و مامۆستاکەش بە دڵێکی فراوانەوە وەری بگرێت ڕێز و سڵاومان بۆ هەموو مامۆستایانی کوردستان و عێراقیش با بڕۆیم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە با بڕۆین. سڵاوتان لێبێ؟ چۆنی؟ سەرچاو باش باشی ئەی تۆ چۆنی؟ باش سپاس دەکەم نای بەڕێزە؟ جەمیل کاک جەمیل مەسعود کاک مەسعود ئەوە چی دەخۆن کاک مەسعود؟ شربەتی هەنارە شربەتی هەنارە خۆی عافێتان بێ سپاس بەم سەرمایە حەسانە شربەتە چۆنەوە؟ بێ بەفر بێ بەفر هێ طبیعی باشە زۆر چاکە بۆچی خۆی خوێنە کەمەیان چی؟ ناوەڵە هەرەوە تشتێکی طبیعی و باشە هەر حەزەکەی شربەتێ بخۆیتەوە ئەی تۆ بۆ خوینەی مەنگ خواردن گەلێک خواریە خواردنە زۆر خواردەوە ئەوە خۆی بۆی سەرفینە دە ئافێتان بێ چی دان خواردێوارە؟ برنج و ڕەحن ناوی چ برنج و قۆزیتان خواردووە ئافێتان بێ چۆنە هاتون بۆ فامیلی مۆڵ؟ وڵە ئەو هاوچی سەردانێک وەکت میوانمان لە خارج جاروبار دێنەوە و ها سەردانەوە هاتێن پیاسەکەن هەندێک شام پێویست خۆشە هەر نێزیکەژی زۆر چاکە ئەی تۆش هەر بۆ پیاسە هاتووی بۆ شتکڕی ناتون شت ناگەڕن؟ ئەوە هەندێکە شەما کڕین و هاتنە لێرە ئەنتەرنێتیش دادەگرن زۆر چاکە دەی بەخێر بێن سەر چاو زۆربەی زۆری دوکانەکان داشکاندنیان کردووە لە جلوبەرگە لە ڕووی ئێوە پێڵاوە ئەکسسواراتە شتەکەڕن ئەمەش دەکردنە دەگەرن و پیاسی دەکەن شتێکمان بەدل بیرۆخمان دەبن ئەوە زۆر چاکەی شەڵا شتی زۆر باشەکردن و شتی جوانتان بەدڵە بێت فامیمۆل زۆر هەموو جارێ داشکان لێ هەیە و تشتێ باش لێن وایە ڕاستە جاکی خاوین و باش باشە خەڵکی کوێن ئێوە ئەمە کوردی ڕۆژاوانە باژارێ عمودێن سەرسەر و سەر چاوە باژاری عمود زۆر چاکە تۆ شەروە خەڵکیێوێ ئەژی باژارێ عمودێن ئێ باشە بەخێر بێن سەر چاو کەواتە پرسیارێکی ڕۆژ ئاواییتان لێکەم بەسەر چاو چاو خۆش لەگەڵ پرسیار وەڵامە باشن باشن زۆر چاکە شاعیری گەورەی کورد جگەر خوێن لە چ شارێک لەدایک بووە؟ شارێک دایک بێ جگەرخوین لە کیژان باژاری چێ بوو باشە ئاسانکاریتان بۆکەم میوانن لە ڕۆژ ئاوە هاتون بەخێر بێن سەر و سەرچاو ئاسانکاریتان بۆکەم باشە قامیشلۆ حەسەکە کۆبانێ جەمیل زێر بێت قامیشلۆ تۆ دەڵێ قامیشلۆ ئەی تۆ قامیشلۆ ئەی بۆ ئەڵێ جەمیل بیڵێ خۆت بۆ نەیڵێ لەبەر باوەژنێکی قسە بکە ئەوش تۆزە قسە بکە جگەرخوین شاعرێک کوردە لە قامیشلۆ بەدایک بووە بەڵێ ئەمە هەنی هەر شارەمەی و هەر ڕەحمەت لێبێ گۆرەکەژی لە قامیشلۆی چاکە دەستە خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵاتێکم بێنێ بۆ بەڕێزانە فەرمونون ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەشداریتان شتێکی خۆشم بۆ باز ناکەن بە سەراتێکی خۆش لەگەڵ برادەرەتە سپاس وەڵای ما وەقیفێکی خۆش هەر خۆش هەر خۆشە هەر شتی خۆش ڕوئیا لە نێوانتان وانە بە سەرهاتی خۆشتان هەیە بەیەکەوە شتێکمان بۆ باسکە ئەم کێف خۆشم هاتن کوردستانی بەخوا بەخێر بێ سەرچاو لە ئەڵمانیا هاتوۆتەوە بەخێر بێ سەر و سەرچاو هەر ساڵ تێنێ دەکەشوار دیگەرم بەسەر ساڵ جارا یەکەمین ئەستێنێ زۆر چاکە بەخێر بیتەوە بە هیوای گەشتێکی خۆش ئیشەڵا لە ناو فامیلی مۆڵی شتی زۆر باشەکردن و شتی زۆر چاکتان دەست ئەکەوێ بە سعرێکی زۆر باش زۆر سپاسان دەکەن سەرچاو سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش خواتان لەگەڵ
ئازیزانی بەرنامەی مایکە سوورەکە بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوای بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمێ و سپاسی سپۆنسەرەکانمان بکەم هەمە فاشیۆن بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها براندی ئێڤرۆشا تێکساس چیکن دیجیتال سیتی سیتی تایم ئەربێلا باغی خاتینە فامیلی باربەر ئان ساڵۆن تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم و هەرشاد بن و خواتان لەگەڵ